سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیامەکەم زۆر بەخێر بێ سەرچاوە لوونە ئەو سبتە جوانەی هەر لەگەر ئەو بەرەکەتەش ماشەڵڵا بارانەکی بە خوڕباری کە ئەو ئاوە جوانە لە ناو گەلی عەلیبەک کە ئەوڕۆ سێزدەی چوارە ئەو خوا پێی بەخشین ئەو ئاوە ئەو بەرەکەتە لەخوای بە زیادیبی ئاوەکی باش بەڵام کەجی ئەو ئاوە دێت کە دوو ڕۆژ یان دوو شەو دوو ڕۆژ ئاوەکە بە خوڕ بباری ئەگەر بە خوڕ نەباری ئەو ئاوەی نابینی لێرانە ئەمەش هەر لەبەر بینینی ئەو ئاوەی لە سۆرانەوە هاتینە لۆ فەراعی مەسند الفەراعی و هاتین تەماشای ئێران کردیە بە خێراتنی گۆشەکەین بەخێر بێن سەر چاوە وەڵایی بە فکرم دوو ساڵە نەمدیتە ئەو ساڵە بۆ ساڵی سێم بەس لە خۆی بە زیادیبی ئەو پاشی دوو ساڵە خوا و بەرەکەتەی نابی ئەو ئاوە هاتیەوە. وەڵڵاهی بەهار بەخۆی وایە یعنی دیمەنەکی جوانە تێگەی هەر کاتەکی بارانیش دێ بەهارێکە کەونیش بی پیریش بی نوێ ئەبیتەوە مانگەکی پیرۆزیشە مانگەکی پڕ خێر و بەرەکەتە ئیشەڵڵا ئەوە لە کۆتای ڕەمەزانیش داینێ ئەوڕۆ 22 ڕەمەزانەوە بزانم ئەگە هەڵە نەبم بەرەو جێژنە ئەڕۆین ئیشەڵڵا پیرۆزبایی جێژنەش لە موسڵمانە ئاکەین خوای گەورە لێن وەرگێ ئەو ڕەمەزانەش لۆن قبول کاتن هاتینە لە سۆران هاتینە گوتم با پیاسەکی ئەو گەری و شەلالەی بکەین ینی هەندێک وێنە و ڕسمی جوان بگرین لەگەر ئەو ئاوەی تەماشەی ئەو دیمەنە جوانەی لەو کنە شاخانە ئاو دەربووە لە خوای بە زیادیبی ئەوەندەی میزانیبی لە سۆران و باڵەکایەتی ینی بێزەڕ و زیان بووە ئومێدەوارم ئیشەڵڵا لە هەموو کوردستان وابی بەرام سروشتیش وایە یعنی دنیا بەخۆی وایە باران بی خەسارەتە بی زەرەرمەندە بین تێگەی حادیسە ئەبن ڕوودا ئەبن دنیا بەخۆی وایە. بەس لاندا لێران نەگە تەماشەم پێکرێ و ئاوە سێچا سارە بێ و ئاوە دەرنەچووە ئەو ئاوە نەهاتیتە دەرێ ئەلعانەکە نێو ئاوایتە دەرێ سروشتێکی زۆر جوانە بەڕاستی ئاو و کان وشتیوە زۆر جوان تەقیە هەموو هاتە دەرێ ئاوەکی گەلک زۆرە بارانێکی گەلک خۆش ئەو شۆ باریە ئەو شۆ لە بێخارە بدیت بە ئەو دوکانم کانانە هەموویەوە بن ئاوێکەتینە هەموو ئەشیاکی گەلک زۆریان لێتەر بۆ فەقیرانە بەڕاستی ئاوەکی زۆر جوانە سروشتێکی زۆر جوانە ئیشەڵا بەهارەکی خۆشەبی بە خۆشی فەڕعی ئیشەڵا خوایە بێ بەراو موسیبەتە بی ئیشەڵا خۆشی فەڕع نایدا دەخوا لە عمر سمانە خوایە